خەون و وەهمی دەوڵەمەندبوون لە ڕێگەی دراوی ئەلکترۆنی. خەیاڵ گەر سەرچاوەکەی زۆر دوور بێ لە واقع، بەردەوام ئازاری ئەوە دەدات بە مرۆڤ کە ناتوانێ بیهێنێتە دی. مرۆڤ لە هەر قۆناغێکی ژیانکردندا بێت دەبێت تێبگات واقع هەمیشە کرداریانەی ژیانکردنە. خەیاڵیش تا کاتی بەدی هاتن وا دەکەی زۆر دوورە. مرۆڤ بەهۆی ئەوەی ناتوانێت لەو واقعڕەقەی هەیە بەردەوام بێت و ڕۆژانە چینایەتی و هەژاری تەماع و ویستی ئەوەی لە کاتی کەمدا بگاتە زۆر شت تەنگی پێ هەڵدەچنێت. لە کوردەواریدا دەوترێت هیچ کەس لە پڕێکدا نابێت بە کوڕێک. بە واتایی هیچ کەس لە ناکاو لە وادەیەکی زۆر کەمدا نابێت بە ڕەقەمێکی گەورە. لە ڕووی زانستی دەروونناسیەوە مرۆڤ بە جۆرێکە بەردەوام حەزێک تێیدا جێگە دەگرێت کە هانی دەدات بۆ کۆنتڕۆڵکردن. بە بۆچوونی زانای دەروون شیکاری فرۆید هەر حەزێک لە مرۆڤدا گەر سەرکوت کرا و چەپێنرا و لە وادەی خۆیدا ئاقلانە ئیدارە نەدرا، ئەوە لە کاتێکی تردا سەر هەڵدەداتەوە بەڵام بە فۆرمێکی تونتر و جیاوازتر. لەم چەند ساڵی ڕابردوودا بەگشتی لە سەراستی جیهان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڕووی ئابوووریەوە پەردەیەکی زۆر بە دراوی ئەلکترۆنی دادرا. مەبەست لەم دراوە بۆ ئەوە بوو کە کۆتایی بە دراوی کاغەزی بهێنرێ و لێرە بەدواوە مامەڵەی مرۆڤ بە ژمارەکانەوە بێت. گەرچی بیرۆکەکە لە ڕواڵەتدا باشە بەڵام لەگەڵ واقعدا لێک دووریان هەیە، چونکە لە ڕووی زانستی ئابووری هەموو شتێک کاتێک بەهای کۆمەڵایەتی پێنادرێ و یاسای نەختینەی دراوی نێودەوڵەتی پاڵپشتی نەکات، ئەوە ناتوانێ بژیت و بێتە ناو مامەڵەی بازرگانی و پاڵپشتی لە بەهای خۆی بکات. هەمیشە و لە هەر دۆخێکدا دەرونیەن سروشتی مرۆڤ بەو جۆرەیە زیاتر بۆ مەبەستی دڵنیایی بەرەو ئەو شتانە دێت کە نەختینەین. وەک چۆن ڤایرۆسی کۆرۆنا دراوی ئەلکترۆنی خێراتر کرد لە مامەڵەی بازرگانی، بە هەمان شێواز متمانەی خەڵکیشی لاوازتر کرد بە ژمارەکان. بە پێی ئامارەکان زۆرترین ئەو وڵاتانەی بەشداری لەو جۆرە دراوانەدا دەکەن ئەو وڵاتانن کە گەندەڵی چینی فەرمانڕەواکانیان زۆرە و خەڵک تێیدا هەژارە. بۆ پڕکردنەوەی ئەو کەلێنە گەورەیە خەڵک فری و دەخوات تاکو بتوانێت لە ماوەیەکی کەمدا زۆر قۆناغ ببڕێت. سەرجەم ئەوانەی جڵەوی دراوی ئەلکترۆنیان کردووە بەدەر لە شارەزایان لە ژمارە بەردەوام هەوڵیان داوە شارەزا بن لە کۆمەڵگە و جۆری بیرکردنەوەی خەڵکو و سایکۆلۆژیای گشتی. هەر بۆیە بەو جۆرە دەست دەکەن بە قسەکردن کە مرۆڤ هیچ دەرفەتێکی لە پێش نەبێت بەدەر لە دراوی ئەلکترۆنی. لە کاتێکدا هیچ سەرمایەدارێکی گەورە لەو دراوەدا دروست نەبووە و تەنها بە بەشێک لەو پارانەی هەیەی وەک چانسێک بەشداری پێ دەکات. لەم چەند ساڵی دواییدا لە هەرێمی کوردستان خەڵکێکی زۆر بەشداری دراوی ئەلکترۆنیان کرد. تەنانەت ئەو گەنجانەی کە هیچ داهاتێکیان نەبوو تەنها بڕەپارەیەکی کەم نەبێ تەماعی ئەوەیان پێدرا کە دەتوانرێت بە بێماندووبوون دەوڵەمەند ببن و پێیان دەوترا پارەکانت پارەی تر پەیدا دەکات. هەر ڕۆژە و دراوێک دەهاتە ناو یاریەکەوە. گەنج لە کوردستان کە هیچ دەرفەتێکی تری نەبوو ناچار دەکەوتە داوی ئەوانەوە. ماوەیە قازانجیان پێدرا و دواتر چەشنی قومار هەر ئەوەندەی کە کەسەکەیان فری و دەکرد خۆیان دەکشانەوە و ئەوانی تر دەبوون بە دەڵاڵی درەو. ئەمە بووە هۆکارێک کە ئەو بڕەپارەی گەنج بە کرێکاری کۆی کردەوە لە پڕ لە دەستی بڕوات. گەر بوترێ ئەوانەی بەشدارن تەنها کەسانێکی نەزانن لە ڕووی دەروونناسیەوە ئەو قسەیە ناڕاستە، چونکە ئەوان زانان بەوەی لە واقعی ئەمڕۆدا پارە دەتوانێت قسەکەری سەرەکی بێت، بەڵام دەتوانرێت پێیان بوترێ فریویان خواردووە بە درۆیەکی شیرین و ڕازاوی کاتی. چەشنی هەمان ئەو درۆیی کە سیاسیەکان لە بانگەشەی هەڵبژاردندا دەیدەن بە خەڵکو و خەڵک متمانەیان پێدەکا و دواتر دەزانن چ کارەساتێکیان بەسەر خۆیان داهێناوە. داخرانی پێگا ئەلکترۆنیەکانی دراوی ئەلکترۆنی تەنها زیانی ئابووری خەڵکی لێ ناکەوێتەوە، بەڵکو دەرگا دەکاتەوە بەڕووی دەیان کێشەی کۆمەڵایەتی و دەرونی لە ئایندەدا. ئێستا دوای ئەو هەموو وەهم و خەیاڵەی بۆ تاک دروست دەکرێ ڕۆژانە پێویستە هەمووان بە ئاگا بینەوە. چیتر متمانە نەبەخشن بە وەهمەی کە بە وشەی ڕازاوە بۆیان دروست دەکرێت. ئەم لێشاوی دراوە گێژەڵوکەیەکە هەر کات دەتوانێت گسک لە باخەڵت بدات.